سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی سەرجەم چالاکوانان و ڕۆژنامەنووسان و ڕەوەندی کوردی بەگشتی دەکەین کە لەم چالاکیە بەشدار بوون و لێرە ئامادەن. ئەمڕۆ دەمانەوێت لێرە سەرکۆنەیە و هێرش و پەلامارە ناڕەوا و نایاسایانە بکەین کە لەلایەن ڕژێمی سێدارەی ئێران و گروپە میلیشیاکانی سەر بە حکومەتی عێراق دەکرێنە سەر هەرێمی کوردستان و پێشمەرگە و هاوڵاتی مەدەنی شەهید دەکەن. هەروەها پشتیوانی خۆمان تەواوی ڕەوەندی کوردی و بۆ خوشک و براکانمان لە هەرێمی کوردستان دەردەبڕین، هاوبەشی خەمیانین و بەهۆی ئەو شەڕی نێوان ئێران و ئەمریکاوە بەسەریان هاتووە. لەلایەکی تریشەوە نیگەرانی قوڵی خۆمان دەردەبڕین بەرامبەر بێهەڵوێستی و کەم تەرخەمی هەردوو حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد کە جگە لە دەرکردنی بەیاننامە و هەڕەشەی قبوڵ نەکردن هیچ ڕۆڵێکی کردداری نەبووە. وەستاندنی ئەم هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان پرسە و ماتەمینی خۆمان دەردەبڕین بۆ کەسوکاری قوربانیان و هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارانیش دەخوازین. دوایش داوا دەکەین لە کۆمەلگانەی و دەوڵەتی فشاری زیاتر بخەنە سەر حکومەتی عێراق و بۆ وەستاندنی هێرش و پەلامارە گروپە میلیشیاکانی عێراق بۆ سەر خاک و خەڵکی هەرێمی کوردستان. هاوکات پێویستە حکومەتی هەرێمیش جدیتر بێت لە بەرەنگاربوونەوە و هێرش و ڕێگە نەدات خوێنی ڕۆڵەکانی کورد بە ئاسانی بڕژێت. لە کۆتاییدا سوپاسی ئامادەبوونتان دەکەین و ئامادەبوونتان لەم چالاکیە نیشانەی ڕۆڵی پەرۆشی و دڵسۆزیتانە بۆ خاچ کوردستان. دەستان خۆش بێت. ئێستاش محەممەد کاروان بۆ وتاری داکۆ. کوردستان لە نێوان بەرداشی ململانەی زلهێزەکان و گەندەڵی ناوخۆ درۆنی میلیشاکاندا. هەرێمی کوردستان لە ئێستادا بە قۆناغێکی یەکجار سەخت و چارەنووسازی ئەمنی و ئابووریدا تێدەبڕێت، جگەلەوەی ناوچەکە نقمی قەیرانی دارایی بۆ بژێوی هاونیشتیمانیان مەترسیەکی جدیدایە. هاوکات کوردستان کراوەتە مەیدانی تاقیکردنەوەی چەک و جەنگی جلهێزی نێودەوڵەتی و ناوچەییەکان. ئەوان وەک کارتێکی سیاسی سەیری قەوارەی هەرێم دەکەن، کاتێک پێویستیان بێت بەکاری دەهێن و هەر کاتیش بەرژەوەدەکانیان گۆڕا پشتی تێدەکەن و ڕێک وەک ئەو خەترە مێژووی لە ڕۆژاوای کوردستان دەرحەق بە کورد کرا. ئەمڕۆ لەلایەکەوە هەوڵی ڕاکێشانی هەرێم دەدرێت و بۆ نێو قوڵایی جەنگە هەرێمەکان لەلایەکی تریشەوە بە درۆن و موشەشی گروپە میلیشاکان سەروەری خاکەکەمان دەبەزێن و خوێنی هاونیشتیمانیانی بێتاوان دەڕێژرێت. لەم لێوەندەدا پارتی یەکێتی جگەلەوەی بە سیاسەتە چەوت و ناڕوونەکانیان کوردستانیان ڕوبەڕووی ئەم دۆخە بێدەرەدانە کردوتەوە. لە ئێستادا ئەو هێرشانە کە دەکرێتە سەر هەرێم نەک هەر بەی هەڵوێسن، بەڵکو گیانی هاونیشتیمانیان لای ئەوان بایەخێکی ئەوتوێنی و تا ئەم ساتەش ئەم دوو پارتە هاوبەش و هاوپەیمانیە و گروپە میلیشیا و حەرجێشابین کە لە پەرلەمان و حکومەتی عێراقدا بڕیاردەرن. هەمان ئەو گروپانە بە پاڵپشتی دەرەکی هەرێمی کوردستانیان کردوتە ئامانجی هێرشە درۆنەکانیان و ترس و نەئارامیان بڵاو کردوتەوە. ئێمە لە ڕێکخراوی داکۆک لەم ڕۆژەدا کە هاوکاتدا لەگەڵ ساڵیادی ڕووخاوی ڕژێمی بەعز لە ساڵی 2003 پێمان وایە هیچ ئازادێکی ڕاستەقینە لە عێراقدا بەدی نەهات و گۆڕانکاریەکان تەنها لەوەدا بۆ کە سیستەم لە بەعسێکی دیکتاتۆرەوە گۆڕا بۆ گروپە میلیشیاکان. وەزعەکە لە لێواری تەقینەوەدایە، بۆیە ئەوە لە بەرچەوە بگرن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیدی ناتوانن باجی شکستی سیاسی بدەن و لەژێر هەڕەشەی ئەمنی دارایی بەردەوامدا بژین. پێویستە حکومەتێکی تەکنۆکرات دروست بکرێت دوور لە دەستی حیزب بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێستای هەرێم، چونکە 16 مانگ تێپەڕیوە بەسەر هەڵبژاردندا و تاکو ئێستا پارتی یەکێتی حکومەتێکیان پێ نەهێنا و پێویستە چاکسازی ڕاستەقینە لە سیستەمی سیاسی و ئابووریدا بکرێت. دەبێت پەیوەندێکی دەرەکی ناوخۆیەکان لەسەر بنەمای هاوسەنگی و ژیری دابژێنێتەوە. پاراستنی گیانی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شایستە دەبێتە کاری لە پێشینە و بنەڕەتی حکومەت بێت. ناکرێت کەرتی پەروەردە و فێرکردن و داڕۆژی نەوەکانمان بێتە قوربانی جەنجی دەوڵەتان و ویستە حیزبەکانی حکومەتی هەرێم. دابینکردنی داهاتوێکی ئارام و خۆشگوزەران مافی بێ ئەملاو لای گەلی ئێمەیە. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی شانشینی یەکگرتووی بەڕێتا
دەکەین بەڵێ بۆ ڕاگرتنی جەنگ بەڵێ بۆ ڕاگرتنی جەنگ بەڵێ بۆ ڕاگرتنی جەنگ بەڵێ بۆ ڕاگرتنی جەنگ ستۆپ وار ستۆپ وار ستۆپ وار ستۆپ وار نەفرەت لە جەنگ نەفرەت لە جەنگ نەفرەت لە جەنگ نەفرەت لە جەنگ جارێکی تر بە ناوی هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و ئەنجومەنی لەندەنەوە دووپاتی یەکەینەوە ئێمە دژی جەنگین و بۆ هەموو شێوەیەکی دانەی جەنگ دەکەین و لێرەوە جارێکی دێ لەمەوە ناوەندەکانی نێودەوڵەتی و مافی مرۆڤ ئاگادار دەکەینەوە کە زوڵم و ستەمی ئەو دوو بنەماڵە لە هەرێمی کوردستان بەسەریانەوە ناچێ و بەردەوام ئەبین لە کار و چالاکیەکانمان هەتاوەکو ئەم جەنگە و ئەم زوڵمە ئەوەستێنین دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەڕێز دیار هەرچی سەرۆکی ڕێکخراوی داخۆک با بفەرمێ دۆ پێشکەشکردنی وتارەکەی ئەندامانی بەڕێزی داکۆک سڵاوی خواتان لێبێت خۆشحاڵم ئەمڕۆ لە خزمەت هاوڕێ و هاوکارانمان چەقی هێزی داکۆک چەقی هێز و دەنگی کورد و کوردستان دەنگی ناڕازی کورد لە وڵاتی بەریتانیا لە لەندەنم هاوڕێ و هاوکارانم لە داکۆک ئامادەبوونتان ئەمڕۆ ئیسپاتێکی گرنگە لەوەی کە ئێوە نەک تەنها دژی گەندەڵ و گەندەڵکارانن بەڵکو هەوێنی ئاشتی و خوازیاری ئاشتین لە ناوچەکەمان خۆشبەختانە ڕێکخراوی داکۆک و ئەندامانی ڕێکخراوی داکۆک کە ئێوە پێکهێنەرەکەین هەر لە سەرەتای دروستبوونی ئەم گرژیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆڵێکی کاریگەر و ئەرێنیتان هەبوو هەنگاوی یەکەم خۆپشاندانێکی بەرفراوانتان لە لەندەن و مانچستەر ڕێخست مانگێک پێش ئێستا هەنگاوی دووەم نزیکەی 125 پەرلەمانی بەریتانیاتان بە ئاگا هێناوە لەوەی کە چی دەگوزەرێ و داواکاری میلەتی کورد چییە هاوڵاتیانی کوردستان چۆن گیریان خواردووە بەدەست ئەم گروپە مافیانەی کوردستان و عێراقەوە ئەمڕۆژ دووبارە هاتوونەتەوە ئێرە دووپاتی ئەوە دەکەنەوە کە ئێوە خوازیاری ئاشتین خوازیاری ئەوەن کە هاوڵاتیانی سڤیل زەرەریان بەرنەکەوێ بەڕاستی ئەمە هەڵوێستێکە هەموو کەسێک پێی ناکرێت ئەگەر سەیری سەرکردەکانمان بکەن لە کوردستان لە ماوەی 40 ڕۆژی ڕابردوودا لە ئەشکەوتەکانی دهۆک و سلێمانی خۆیان حەشاردا بوو ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێوە بوێرن پێتان نەکرێ هێزی گۆڕانکاریتان پێەیە ئەوەی کە گرنگە تەنها بەردەوام بوونە ئەوەی کە گرنگە تەنها متمانە بوونە بەوەی کە ئەوەی دەیکەن ڕاستە ئەوەی دەیکەن دروستە ئیمانتان پێی هەبێ درێژی ناکەمەوە تەنها ئەوەندە ئەڵێم کە داکۆک لە ئێستادا نوێنەری ڕاستەقینەی گەلی کوردە لە دیاسپۆرا و ئەبێ هەنگاو بۆ ئەوە بنێ هەنگاوی جددیتر و گەورەتر بنێ بۆ ئەوەی کاریگەریەکانی زیاتر دەرکەوێ لەسەر سیاست و کاردانەوە عێراقی و ڕۆژهەڵاتی و جیهانیەکان لەسەر کورد دووبارە سپاسانەکەم بۆ دەرفەتە و هەموو لایەکتان بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە بەخێر بێن خۆشحاڵم کە لێرە لە خزمەت ئێوەی بەڕێزدام ئێستاش زۆر بەڕێز سۆران غەفار بۆ وتارەکەی سڵاوتان لێبێ ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و چالاکوانان بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین ئەمڕۆ لێرە ئامادە بووم تا باسی ڕاستێکی تاڵ بکەم کە زۆر کەس ناوێرن دەری ببڕن ئێمە لە سەردەمێکدا دەژین کە هاوڵاتی کورد لە هەموو لایەکەوە کە مارۆ دراوە نە لە ماڵەکەیدا ئارامی هەیە و نە لە سفرەکەیدا بارودۆخی ئاسایش و دەرونی و ئابووری هەریێمەکەمان گەیشتۆتە بنبەست جەنگ و ململانەکانی ناوچەکە نەک هەرژیانی ئاساییان لێ تێکداوین بەڵکو ناومێدێکی وایان لە ناو دڵی گەنجەکانماندا چاندووە کە تەنها ڕێزگاری بوون بۆ کۆچکردن دەبینن لە کاتێکدا ئێمە باسی ئاشتی دەکەین گروپە توندڕەوەکانی حەشتی شەعبی بە موشک و درۆن و خۆکوژی و ماڵ و ناوچە مەدەنیەکانی هەرێم دەکەنە ئامانج ئەمە تیرۆرێکی ئاشکرایە بەرامبەر بەگەلی ئێمە و کەسیش نییە سنوورێک بۆ ئەم دەستدرێژیانەدا برێت خاڵی هەرە بە ئازارەوەیە کە دەسەڵاتدارانی ناوچەی زەرد و سەوز بە تەواوی بێباکن لە ناو کۆشەکانی خۆیاندا گوێیان لە هاوار و هەژاری و دەدەسەری هاوڵاتیان نییە تەنها خەمیان پاراستنی کورسی و بەرژەوەندی حەزبیەکانیانە نەک پاراستنی کەرامەت و ژیانی خەڵک
حکومەتی عێراقیش کە دەبوو پارێزەری سەروەری خاکی وڵات و ژیانی هاوڵاتیانی بێ بۆتە تەماشا چی هیچ هەنگاوێکی کردەیی نانێ بۆ ڕاگررتنی هێرشە ناوخۆی و دەرەکیەکان ئەم بێدەنگە نیشانەی ئەوەیە کە ئێمە لە سایە دەسەڵاتێکی بێئێرادەدا دەژین وا لە کۆتاییدا دەڵێم بێدەنگی ئێمە بێباکیەوانی زیاتر کردووە کاتی ئەوە هاتووە دەنگێکی نیشتیمانی مرۆیی داوای مافەسەرەتاکانمان بکەین و چیتر ڕێگە نەدەین ئایندەمان بکرێتە قوربانی ململانە سیاسی و ملیشیاکان دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبووتان ئێستاش بەڕێز ئەرسەلان عەلی بۆ پێشکەشکردنی وتارەکەی با فەرمێ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سڵاوتان لێبێت ڕۆژنامەنووسان و چالاکوانە و ئازادی خوازانی نیشتیمان وەکو دیارە ئەمڕۆ ئێمە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ هاتوین بۆ بەردەم باڵێزخانی عێراق لە شاری لەندەن بۆ ئیدانەکردنی هێرشە درۆنیەکانی ئێران و گروپە چەکدارە میلیشیاکانی حەشتی شعبی بۆ سەرخاکی پیرۆزی هەرێمی کوردستان و داوا دەکەین بە زووترین کات ئەم پەلاماردانە بۆ سەر هاوڵاتیانمان لە هەرێمی کوردستان بوەستێن و هەروەها ئێمەی چالاکوان شەرمەزاری هەردوو حکومەتی عێراق و هەرێمی کوردستان دەکەین لە ئاست بێباکیان بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دۆخە سەختەی ئێستا تیایدان ئەوەی جێگەی تێڕامانە بۆ ئێمەی ئازادی خوازانی نیشتیمان دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانیە لەم دۆخە دەستە وستان وەستاون بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆیان و تاوەکو ئێستاش هەنگاوێکیان نەناوە بۆ چارەسەری ئەو بارودۆخە خراپەی بەسەر هاوڵاتیانمانی هەرێمەکەمان داهاتووە و هەر لەم سەک و ئازادەوە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و حکومەتی بەریتانیا دەکەین کە بێنە سەرخەت لەگەڵمان و بەدەم داواکاریەکەمانەوە بێن بۆ وەستاندنی ئەم هێرشە موشک و درۆنیانە بۆ سەر هاوڵاتیانمان کە هەروەکو دەزانن لەو چەند ڕۆژەی ڕابردوو چەندین هێرش کراوەتە سەر خەڵقی مەدەنی و ژمارەی قوربانیەکان لە هەڵقشاندایە و ئەمەش جێگای قبولکردنیە و بار و گوزەرانی خەڵق ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت کە ئەمەش ناسەقامگیریەکی گەورەی دروست کردووە لە ناو دڵ و دەرونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کۆتاییدا دەمانەوێت ئەوە بڵێم کە کوردستان هەرگیز ناکەوێتە ژێرباری گروپە چەکدارەکانی حەشتی شعبی ئێران بڕوخێت دەسەڵاتی میلیشیا و مەسهەبی ئاینی و بە هیوای ئازادی بۆ نیشتیمان زۆر سپاس. ئێستاش بانگێشتی کاک دیار ڕزگار قادر دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سلااوتان لێبێ هاوڕێیان و چالاکوانان و ڕەوەندی کوردی لە بەریتانیا بە ناوی ڕێکخراوی داکۆکە و بە ناوی ئەنجومەنی لەندەنەوە بە خێراتنی یەک بە یەکتان دەکەین ئامادەبوونی ئێوە سەرمێنەری ئەو ڕاستیە کە ئێوە ڕقتان لەو دەسەڵاتە گەندەڵان وەرگرتووە نەگر لە کوردستان و خاکی پیرۆزی. هاوڕێیان تکایە لە ڕاستەوە هەتاوەکو چەپ کۆمەڵێک گوتافمان هەیە هەمووتان بەدەنگ بەرز بێکەوە ئێڵێینەوە تکایە دووبارە و سێبارە بابیڵێینەوە. تاکەی نانی گەل بڕین تاکەی هیوای گەل بڕین تاکەی نانی گەل بڕین تاکەی هیوای گەل بڕین بۆ ناخۆ هێستان دووندا بۆ دوژمنیش وەک جووندا کپتان کرد خۆ دەنگی شار ئەکری سوابن هەزار جار ئێمە خاوەن یەک خاکین ئێوە جاش و ناپاکن شکۆ بەنان ناگۆڕین ئەم واقیعە دەگۆڕین پەرلەمان یاری نییە دیوەخانی خێڵ نییە هەر نان و ئاوتان نەدزی ئومێدی گەلتان دزی داکۆک لەگەڵ گەندەڵ ناکۆکە لای بەڕێز زانیار خەلیل با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سەرەتا بە ناوی خوای گەورە ئەمڕۆ هەرێمی کوردستان لە خراپترین و تارێکترین سەردەمی خۆیدایە لەلایەکەوە ئاگر و دووکەڵی جەنگە ناوچەیەکان و هەڕەشەی گروپە میلیشیاکانی هەشت ژیان و دەرونی خەڵکیان ماندوو کردووە لەلایەکی تریشەوە ئەوەی لە هەمووی پڕێشترە بوونی دەسەڵاتێکی ماوە بەسەر چوو بێباکە کە تەنها خەمی مانەوەی خۆی و پاراستنی گیرفان و بەرژەوەندی تایبەتیەکانێتی
حکوومەتی ما بەسەرچووی هەرێم لەژێر دەسەڵاتی پارتی و یەکێتی کە هەموو شەریعەتێکی یاسایی و ئەخلاقی لەدەست داوە بێباکانە سەیری تێکشکان و هەژارکەوتنی میلەت دەکا بە شێوەیەکی زۆر ڕۆن شکستی هێناوە لە بەڕێوەبردننی دۆخی ناوخۆیی ئەوان تەنها زمانە زبرەکەیان بۆ خەڵکی ڕەشوڕوتی ناوخۆییە و لە ئاس هێرشی موشک و درۆنەکاندا ترسنۆک و دەستەوەستانن لەسەر ئاستی نیشتیمانیشدا بێدەنگی و لاوازی حکوومەتی عێراق لە پاراستنی سەروەری خاکی وڵات وەک ئەوەی هەرێمی کوردستان بەشێک نەبێت لە وڵاتە بێدەنگێکی شەرمەزارانە هێڵبژاردووە بەغدا باش دەزانێت کێن ئەوانی کە درۆن ئاڕاستە دەکەن بەڵام خوێنی هاوڵاتیانی ئێمە دەکاتە قوربانی هێشتنەوەی هاوسەنگیە سیاسیەکان بێباکانە سەیری بارینی موشک و درۆن بەسەر منداڵانی کووردا دەکات بووەتە شەریکە بەشی ئەو نادادیە گەورەیە وای کردووە کە هەرێم و هاوڵاتیانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بکرێن بە قوربانی سیاسەتە لاوازەکان ئیتر کاتی ئەو هاتووە ئەم تاقمە لە حکومڕانە لە هەردوو لات چه حکوومەتی ناوەند و چه هەرێم کە ساڵانێکی زۆرە بەسەر جەستەی ماندووی ئەو میلەتەوە نیشتون واز لە سیاسەتی بەڕێوەبرنی قەیران بهێن و بیر لە چارەسەر یەکجاری بکەنەوە خەڵکی کوردستان شایانی ژیانێکی شایستەن نەک ئەوەی لە ژێر سێبەری درۆن و هەژاریدا چاوەڕێی بەزەی دەسەڵاتێکی گەندەڵ و بێبەزەیی بن کە ماوەی بەسەر چووە زۆر سپاس ئێستاش با کاک سالار وعید بفەرمێت بۆ پێشکەشکردنی گوتافەکەی برایان بە خوێندنەوەی چەند گوتافەک بە گروتیم بدەینە چالاشەکەمان نیشتیمانە نیشتیمان نیشتیمانە نیشتیمان سەربەرزی بۆ کوردستان سەربەرزی بۆ کوردستان کوردستانە کوردستان کوردستانە کوردستان گۆڕستانی دوژمنان گۆڕستانی دوژمنان ئێمە گەلی چەوساوەین ئێمە گەلی چەوساوەین کۆڵنەدەری زەمانەین کۆڵنەدەری زەمانەین بە ساروخ و بە درۆن بە ساروخ و بە درۆن ئەڵێن چۆنی کەم بڕۆن ئەڵێن چۆنی کەن بڕۆن حەشدی شعبی تیرۆریست هەشتی شعبی تیرۆریست ئەمان کوژن بە ئەنقەست ئەمان کوژن بە ئەنقەست گەلی ئێمەی کۆڵنەدەر گەلی ئێمەی کۆڵنەدەر سەدی وەک ئێوەی نایەدەر سەدی وەک ئێوەی نایەدەر نابۆ میلیشیای چەکدار نابۆ میلیشیای چەکدار نابۆ حزبی ستەمکار نابۆ حزبی ستەمکار عێراق پڕە لە میلیشیا عێراق پڕە لە میلیشیا یاسا و ڕێسای کواتیە یاسا و ڕێسای کواتیە دەستان خۆش زۆر بەڕێز ڕەقیب عوسمان بێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی بەڕێزان ئازادی خوازان ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە بەردەم کۆسۆرخانەی عێراق ئەو عێراقی کە لە بچە کراوە بە ڕەقوکینەی هێزە تودڕەوەکانی حەشد شعبی ئەو عێراقی وا خۆی دەردەخات دەوڵەتە بەڵام دەیان گروپی چەکدار حکومڕانی تێدا دەکەن ئەو عێراقی داوای یەکگرتووی دەکات بەڵام زیاتر لە مانگێکە هەموو ڕۆژێک بە درۆن و موشەک هێرش دەکرێتە سەر ناوچە مەدەنیەکان کوردنشینان و ئامانجان ئازاردانی خەڵکی مەدەنیە ئەما کردەوەی تیرۆریستی و مەزهبی عێراقیە برایەتی لە وڵاتەکەدا قبول ناکات لێرەوە دەڵێم شەرمەزار بێت ئەو حکوومەتەی ناتوانێت هاوڵاتیانی وڵاتەکەی لە گروپی ناوەخۆی و دەرەکی بپارێزێت شەرمەزار بێت ئەو حکوومەتەی ناتوانێت کۆنتترۆلی گروپەکانی حەشد شعبی بکات سپاس پێشکەش بەو دەسەڵاتەی کە ژیان و گوزەرانی هاوڵێتەکانی کۆتا خەمیەتی ئەوەی هیچ گومانیەک هەڵناگری ئەوەیە کە دەسەڵاتدارانی کوردستان بە تەواوی لە ئەرکی ئەخلاقی و نیشتیمانیەکانی داماڵراون ژیان و گیانی هاوڵاتیانی بۆتە نەک دوایین خەمی ئەوان بەڵکو هەر خەمیە لایەن لە کاتێکدا میلەت لە ژێر باری بێموچەوی و هەژاریدا دەناڵێنێت ئەوان سەرقاڵی یاریە سیاسیەکانی خۆیانن و پرۆسەی پێکنەهێنانی حکوومەتیان کردووەتە بارندەوەی بەرژەوەندی دەستکەکانیان شەرمەزاریەکی مێژوویە کە حیزبی دەسەڵاتدارەکان لە پێناو پاراستنی کورسی و سامانی خۆیان دەست بخەنە نێودەستی نارانی ئەم خاکە و میلیشیاکانی حەشدی شعبی توندڕەوەەوە بە نیشتیمان فرۆشی پێوان بفرۆشنەوە ئەمما مەڵە ژێربەژێرانە نەکەرخیانەتەکە لە خوێنی شەهیدان و خاکی پیرۆزی کوردستان بەڵکو سەلمێنەری ئەوەیە کە ئەم دەسەڵاتە هیچ ئینتیمایەکی و بۆ شکۆی مرۆڤی کوردی نێشتۆتەوە بێدەنگی لە ئاستی کوشتنی خەونەکانی گەنجان و برسیکردنی فەرمانبەران و دەستی پێکردنیان تاوانێکی گەورەیە و وەخیانەتێکی مەزنە هەر بۆیە کاتێ حیزب دەبێتە پاشکۆی وڵاتانی ناوچەکە و بۆ بەرژەوەندی و مانەوەی خۆی و بنەماڵەکانیان ئیتر
بۆیە لێرەوە ئەم پەیامە بە گوێی دەسەڵاتدارانی کوردستانە دەدەم و دەڵێم کە ئێوە جیاوازن لە کوردستان، ئێوە تعبیر لە خواست و شوناسی گەلەکەمان ناکەن. کوردستان بیر و باوەڕی جێگیری هەیە لەلای ئێمە و هەرێک لە ئێمە. ئێوە شفترێکی تاڵی کاتین و دەڕۆن، سەربەرز بن. ئێستا ژێنەر عەلی بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سەرەتا بە ناوی خوا من و ئەندام و چالاکوانێکی داکۆک دەڵێم هەرێمی کوردستان بۆتە مەیدانی هێرش و تاقیکردنەوەی هێزە دەرەکیەکان. هەشتی شعبی و گروپەکانی نزیک بە ئێران بە ئاسانی دەگەنە ناو خاک، هێرش دەکەن و دەچن بەبێت ڕز لە هیچ وەڵامێک. ئەمە تەنها هێرش نییە بەڵکو شکاندنی سەروەریە بە شێوەیەکی ئاشکرا. لە بەرامبەر ئەمەدا حکوومەتی هەرێم بێدەنگە و حکوومەتی عێراق ناتوانێت یان ناوێت کۆنتترۆلی هێزە چەکدارەکان بکات. ئەمە بێهێزیە سیاسی ڕۆژانە بە سەروەری وڵات دەفرۆشێت. لەلایەکی ترەوە هاوڵاتیان لە ژیانێکی قورسدا دەژین و هەست بە مەترسی ئەکەن. شانیان پارێزراو نییە لە کاتێکدا نرخەکان بەرز دەبن، ئەوان کە دەبێت نرخەکان بەرز دەبن کە دەبێت چارەسەر بدەن بە بەڵێنی بەتاڵ دەدەن و لە ڕاستیەکان خوان دەدەستنەوە. پرسیارەکە ڕوونە ئەگەر حکوومەت ناتوانێت خاک بپارێزێت و ژیانی خەڵک دابین بکات، بۆچی هەیە؟ بۆچی دەسەڵاتێک هەبێت کە تەنها کاتێک دەردەکەوێت کە باج و داواکاری دەکات، نە کاتێک کە پاراستن پێویستە. ئەوەی ئێستا ڕوودەدات تەنها قەیرانێکی ئاسایشی نییە، قەیرانی متمانەیە و ئەم جۆرە قەیرانە زۆر جار مەترسیدارترین لە هەر هێرشێکی دەرەکی. ئێستاش زۆر بەڕێز ئەوڕێ ساڵح بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سەرەتا بە ناوی خۆی گەورە بە خێراتنی سەرجەم ئەندامان و چالاکوانین لە ڕێکخراوی داکۆک دەکەم. ئێمە ئەمڕۆ لێرە ئامادەین بۆ گەیاندنی داواکاریەکانمان و گەیاندنی پەیامەکەمان لە پێناو هاوڵاتانی هەرێمی کوردستان و عێراق. یەکەم، ئەو هێرشە درۆنیانە موشکیانەی حەشدی شعبی بەرەی ئێرانی بۆ سەرخاکی کوردستان شەرمەزار و ڕیسوا دەکەین. دەبێت بە زووترین کارت هێرشەکان بۆ سێنێ و یەزی میلیشیایی نایاسایەکان کۆنتترۆل بکرێن. دوو، سەروەری ئاسایشی خاک بە شێوەیەکی جدی لەلایەن هەردوو حکوومەتی عێراق و هەرێم بپارێزێ. سێ، بارودۆخ و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان باشتر بکرێ. چوار، بێڵوێسی و خەمساردی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان ئاستی بارودۆخی سەختی هاوڵاتیانی هەرێمی کوردستان شەرمەزار دەکەین. پێنج، ئەم نابەرپرسانەی هەرێمی کوردستان و عێراق ئێستا بگۆڕێن و کەسانی شایستە و دڵسۆز بخێنە شوێنەکانیان. هەروەها نابێ خەڵکی هەرێم و عێراق ببنە قوربانی شەڕی درۆن و شەڕی ئابووری بەرپرسان. خەڵک شایستەی ژیانێکی ئارام و شایستەیە، نەک ژیانێک لەژێر هەڕەشە و ترس دابێت. لە کۆتاییدا پشتگیری خۆمان بۆ هەموو هەوڵێکی ڕاستەقینەی ئاشتیخواز و چارەسەری ئاشتیانە دەردەبڕین بۆ دڵنیابوون لە داهاتوێکی باشتری خەڵکی عێراق و گەلی کوردستان. زۆر سپاس. ئێستاش بەڕێز کاکرابەر عەلی با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بە ناوی خۆی گەورە و میهرەبان، سەرەتا سڵاوتان لێبێت. هەر وەکو دیارە من وەکو چالاکوانێکی کورد لە وڵاتی بەریتانیا هەمیشە داوای مافی هاوڵاتیانی کوردی هەرێمی کوردستان و عێراق و هەرگەلێکی زوڵم لێکراوم کردووە. بۆیە ئەمڕۆژ لە بەردەم باڵێۆزخانەی عێراق لەگەڵ سەدان چالاکوان و ئازادی خواست هاتوین بۆ ئیدانەکردنی دوایین هێرشەکانی هێزە تونڕەوەکانی حەشتی شەعبی و بەرەی ئێران لەسەر خاکی هەرێمی کوردستان و عێراق. هەروەها لەلایەکی دیکەوە شەرمەزار و ڕسواکردنی بێهەڵوێستی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لە ئاست بارودۆخی سەختی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا وەکو دیارە کە هێز و گروپە میلیشیاکانی حەشدی شەعبی و ئەو گروپانەی کە سەر بەو هێزن لە یاسا دەرچوون و بە سەرکردایەتی فالح فەیاس کار دەکەن و هەروە وەکو لای هەمووان ئاشکرایە کە ئەم هێزە میلیشیا شیعەیە لە ساڵی 2014 بە بڕیارێک و فتوایەکی نایاسایی مەرجعی باڵای شیعەکانی عێراق عەلی سیستانی نەفرەتی دامەزرا. ئەم گروپە میلیشایانە لە ماوەی ڕابردوودا بوونەتە هۆکاری چەندین هەڕەشە و کوشتن و بریندارکردن و ئەتکردن بۆ سەر گەلی کورد و ناوچەکانی کوردستان. وەلام چەند ڕۆژەشدا لەلایەن یەکێک لە گروپە میلیشیاکانی حەشدی شەعبیەوە بە درۆن و موشک هێرشکرا سەر خاکی هەرێمی کوردستان، بە تایبەت شارەکانی هەولێر و سلێمانی ناوچە کوردیەکان، کە ئەمە نیشانی دەدات کە ئەم هێزانە لە دەرەوەی سیستمی یاسایی و کۆنتترۆلی حکوومەتی کار دەکەن. بۆیە من لێرەوە داوای هەڵوەشانەوەی تەواوی ئەو
گروپە میلیشیانەی حەشدی شعبی دەکەم و داواکارم کە عێراق ببێتە وڵاتێکی یاسایی کە هێزە چەکدارەکان تەنها لەژێر دەسەڵاتی حکومەتی یاسایی و پەرلەماندا بن نەک ئەوەی سەدان گروپی میلیشیایی شیعە چەکدار هەبێ و بێ کۆنتڕۆڵ لە وڵاتدا. لەگەڵ ئەوەشدا من بەردەوام دەبم لە خەباتی مەدەنی خۆم بۆ ئازادی و سەرکەوتنی گەلەکەمان و نەمانی هەر هێزێکی میلیشایی وەکو حەشدی شعبی کۆیلەی وڵاتی ئێران و گروپە میلیشیاکانی دیکەی سەر بەو هێزە و تاوەکو هەڵوەشانەوەی ئەو هێزە من و ڕێکخراوی داکۆک ئێمە چالاکوانان لە خەباتی مەدەنی ناوەسین. زۆر سپاس. میلەتێکی زۆر بێوەین، میلەتێکی زۆر بێوەین، چەساوەی دەستی ئێوەین، چەساوەی دەستی ئێوەین، دزن جەردانە دەبسس، صد رحمة لك فندس، صد رحمة لك فندس، ملتان كر در بدر، ملتان كر در بدر، خوتان بوم بمليونر، خوتان بوم بمليونر، بوچوي دبن خاك بسر، بوچوي دبن خاك بسر، روجه دكري در بدر، روجه دكري در بدر، اما هزي دا كوكين، اما هزي دا كوكين، بو ايوه نارن زوكين، بو ايوه نارن زوكين، بو كام خلاطان برزا، بو كام خلاطان برزا، أبين بابو ملرزا، أبين بابو ملرزا، دستان خوش بشير القرآن لكم. السلام عليكم أخواني. نحضر اليوم بوجود الأخوة من كل أطياف الشعب العراقي مساندين أهلنا والدعم لهم لما تمارسه ميليشيات من الحشد الشعبي وحزب الله المجرم وبقية الفصائل بحق الشعب العراقي عامة. هناك قتل يحصل في كردستان العراق وبغداد والغربية كونهم لم يساندوا إيران وميليشياتها. لم نقف مكتوفي الأيدي، نطالب العالم أجمع ومنظمات حقوق الإنسان بالتدخل الفوري ووقف نزيف الدم التي تقوم بها ميليشيات الحشد الشعبي. هناك سكوت من طرف الحكومة العراقية وحكومة أقليم كردستان على القتل الذي تمارسه بحق أبناء البلد. الميليشيات معروفة بدعمها وإرهابها لإيران، تمارس اليوم الاضطهاد والقتل منذ 13 سنة بحق الشعب العراقي بكل طوائفه وقومياته. إلى متى هذا السكوت بحق شعبنا المضطهد من قبل المجرمين والقتلة؟ الرحمة والمغفرة لأهلنا الذين قتلوا بدماء باردة. كلا 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 حشد الشعبي، كلا كلا حشد الشعبي، كلا كلا حزب الله، كلا كلا حزب الله، كلا كلا حشد الشعب المجرم، كلا كلا حشد الشعب المجرم، كلا كلا حزب الله المجرم، كلا كلا حزب الله المجرم. وشكرا. تاكيناني قلبرين، ني قلبرين، تاكيناني قلبرين، تاكيناني قلبرين، تاكيه واي قلبرين، تاكيه واي قلبرين، بونا خو هستان توندا، بونا خو هستان توندا، بودوش بنيش وقت جندا، بودوش بنيش وقت جندا. كبتاكر خودنجي شار، كبتاكر خودنجي شار، اقري صوابن هزار جار، اقري صوابن هزار جار، اقري صوابن هزار جار، اقري صوابن هزار جار. ايما خاون يك خاكين، ايما خاون يك خاكين، ايوا جاشو ناباكن، ايوا جاشو ناباكن، ايوا جاشو ناباكن، ايوا جاشو ناباكن. شكوبنا ناغورين، شكوبنا ناغورين، الواقعة غورين، الواقعة غورين، برلمان يارينيا، برلمان يارينيا، ديوخاني خيالنيا، ديوخاني خيالنيا، هرنان ووطا نبري، هرنان ووطا نبري، أمادي قرطان بري، أمادي قرطان بري، داكوك داكوك داكوكا، داكوك داكوك داكوكا، لقل ناكوك لقل إيوة ناكوكا، لقل إيوة ناكوكا، داكوك داكوك داكوكا، داكوك داكوك
لەگەڵ ئێوە ناکۆکە میلیشا 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 ژیانی ئێمەتان